لە ئێستادا ئامادەکاریەکانە کرێت بۆ سازکردنی یەکەمین دیداری فیلمی کوردی لە شاری بێرمینگهام لە بریتانیا و ئەم با بڵێن دیدارە یاخود ئەم فستیڤال و چالاکیانە ماوەی 3 ڕۆژ دەخایەنێ و لە مانگی نۆڤەمبەردا ساز دەکرێت. قسە باسی زیاتر دەربارەی سازکردنی ئەم دیداراکەم لەگەڵ زۆر بەڕێز گۆڤا ئەحمەد کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵ منە. کاک گۆڤا سڵاوت لێبێ و کاتت باش. ئەم کاتتان باش، سڵاو لە ئێوەی بەڕێز، سڵاو لە فرستاتی خۆشەویست. سپاس بۆ تۆ. لە ئێستادا ئامادەکاریەکان بۆ ئەم فستیڤالە گەشتۆتە کوێ؟ بەڵێ سەرەتاو بن لە دەست پێک پێم خۆشە پیرۆزبایی لە کورساتی ئەزیز کەم. ئێمە وەکو کوردان لێرە دەتوانین بڵێن بەردەوام شەشەکانمان لەسەر کورساتی ئەزیزە کە بەڕاستی کورساتی چێکە لە کەناڵ ڕەنگینەکان کە دەتوانین بڵێن هەموو ڕەنگە جیاوازەکانی تایە و دەستخۆشیتان لێکم و پیرۆزباییتان لێکم. لەمێ بێمە سەر تەوەری پرسیارەکەی جەنابێ. ئێمە وەک ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لەگەڵ کۆمەڵێ هاوڕێی خۆشەویستە هەستاوین بە سازدانی فستیڤالێک دیدارێک. ئەم دیدارە خۆی دەگرێت لە 3 ڕۆژ 17 و 18 و 19 مانگی 11 ئەم ساڵ و دیدارەکەش ئامادەکاریەکان بۆ دیدارەکە بەردەوامە، بەردەوام خەریکین. تقریبا 3 مانگێکە بێ ئێمە بەردەوامیمان هەیە لەگەڵ هاوڕێیانمە بۆ دیدارەکە و لە ئێستاشدا خەریکی بانگێژنامەی فەرمین لەلایەن ڕێکخراوەکەەوە بنێردرێ بۆ هونەرمەندە خۆشەویستانەی کە دیارن لە کوردستاندا و دەمانەوێت بیانێنە ئێرە و فلیمەکانیان ئەڕستکەین و خەڵکانێک هەن حەزەکەن تەنها وێنەیەکیانە بێ لەگەڵیانە، خەڵکانێکن حەزەکەن دیان بینن لە نزیکەوە قسەیان لەگەڵکەن ئاشنا بن پێیان. بۆیە ئەمە دەستکەوتێکی گرنگە بێ هەم بۆ کوردانی ئێرە و هەم بۆ ئەو هونەرمەندە خۆشەویستانە کە دێن بۆ بەریتانیا. زۆر باشە. هەموو دەرهێنەرێک ئەتوانێت فیلمەکانی بنێرێت بۆ فستیڤالەکەی ئێوە یاخود فیلمە بەشدار بۆکان بەپێی ئەو مەرجانەیە کە لەلایەن ئێوە دادەنرێت؟ بەڵێ ئەو فیلمانەی کە ئێمە داوامان کردووە خاڵی ئەساسیمان ئەوەیە بە زووترین کات چەند ڕۆژێک ماوە لەوەی کە فیلمەکان بگەێنرێتە ناو ئیمێڵەکانمانەوە و ئەو لیژنە بەڕێزە کە سەرپەرشتی ئەەکەن سەرپەرشتی بابەتەکە بکەن و فیلمەکان هەڵسەنێنن. بەڵێ هەموو دەرهێنەرێک هەموو فیلمسازێک دەتوانێت فیلمەکانی خۆی بنێرێ، لیژنەکەش هەڵسەنگانی خۆی بۆ ئەکات لەوەی کە ئەو فیلمە بەشدارە بەیانە. ئەو فیلمە ئەگەر بۆ نمونە هەر کەسێک فیلمێکی خۆی بنێرێ، هەر دەرهێنەرێک لەو فستیڤاڵە لەو دیدارەیە بەشداری پێ نەکرێ یاخود لیژنەکە هەڵی سەنگێنێ بەڵام نەتوانین بەشداری پێ بکەین، ئەمە مانای ئەوە نییە ئەو فیلمە دەرنەچوە لە ژێر چاودێریە، مانای ئەوەیە لە چوارچێوەی پرەنسیپی دیدارەکەی ئێمەیان نابێت. بەڵێ خەڵکێکی زۆر فیلمی ناردووە و دەرهێنەرێکی زۆر بە خۆشحاڵیەوە و لێرە شەوە ڕایەگەێنم تکایە بۆ دەرهێنەرە بەڕێزانە بۆ فیلم سازە بەڕێزانە بە زووترین کات فیلمەکانتان بنێرن بە درەنگ نەکەوێت بۆی لیژنەکە بتوانێت ئیشی زیاتری دەسەر. زۆر باشە. تا ئێستا چەند فیلمتان بەدەست گەشتووە و لە فستیڤالەکە چەند فیلم نمایشەکرێت؟ بەڵێ ئێمە ڕێژێکی زۆر لە فیلمەکان گەشتووە لە ئێستا لەژێر چاودێری لیژنەکەیان، بەڵام ئەوەی کە گرنگە بەلامانەوە ڕۆژانە فیلمێکی درێژ چەند فیلمێکی کورد عرض بکرێت، چونکە ئەم فستیڤاڵەی کە ئەکرێت یەکەمین دیدارە، یەکەمین فستیڤاڵە کە لە شاری بێرمینگامەکرێت، چونکە ئێمە مەهاممان ئەوەیە ئەم فستیڤاڵە کۆمەڵی فیلمسازی کەی بیانیش بێن لە وڵاتەکانەوە، لە کەنەداوە، لە ئەمریکاوە، لە کوردستانەوە، لە ئەڵمانیاوە، لە هەموو دووەلی ئەوروپاوە و لە ناو بەریتانیاش کۆمەڵی فیلمسازی زۆر باشی دیایە بێن. بۆیە مەبەستمانە فیلمانەی کە دێنە بەردەست ئێمە و چاودێری ئەەکەین دەمانەوێت هەر هیچ نەبێت ژێرنووسەکەی ئینگلیزی بێت. بەڵێ زۆر باشە. خۆت ئاماژەت پێکرد کە ئەمە یەکەم دیدارە ساز ئەکرێت، بۆ بیرتان لەوە کردەوە کە دیدارێکی لەم جۆرە ساز بکەن؟ ئەمە بەشێکی پرسیارەکە و بەشەکەی تریشی ئەوەیە کە کاتێککە فیلمەکان با بڵێن نمایش دەکرێن بە تەنها نمایشکردنە یاخود گفتوگۆ لەبارەی فیلمەکانی شەو دەکرێت؟ بەڵێ بالە پرسیاری کۆتاییەوە دەست پێ بکەم. ئێمە تەنها فیلمەکان عەرز دەکەین وەکو پێم وتی ئێستا لێرە کۆمەڵی کوردی زۆری لێیە، یعنی تەنانەت لە ساڵی 2022 بۆ 21 بۆ 22 عرض کراوە تەنها لە وێست میدلاند و دەوروبەری کەمنیتیان دەوروبەری بێرمینگام 90,000 کوردی تیا بووە.
بۆیە بەمە شەر هیچ دەبێت لەو 90,000 کۆمەڵێکی زۆری حەزەکاری نەبێت فیلمی هونەرمەندەکە ببینێ هونەرمەندەکە خۆی ببینێ وێنەیەکێ بێ لەگەڵ ئەمە حاڵی یەکەم. حاڵی دووەم مەهامی گرنگی ئەوەی کە ئێمە دەمانوێت فیستیڤاڵە بکەین دیدارە بکەین مەهاممان ئەوەیە کە کۆمەڵێک فیلمسازی بیانی فیلمسازەکانی ئێمە زیاتر بناسن کۆمەڵێک ئەو دەرهێنەرە گەورانەی کە لە دنیایان کە ئێمە چەندین فیلمسازی گەورەمان هەیە لە کووردا گرنگە بەلامانەوە کە ئەوانی شنگاوی گەورەتر بنێن و لەلایەن ڕێکخراوەکە و ڕێکخراوی ڕۆژنبیرانی کورد و ئەم دیدارەوە بتوانێت هەنگاوی گەورەتر بنێ و هاوکار بێ لەگەڵ ئەو فیلم سازانەی کە هەن فیلمی گەورەتر و زیاتر بەرهەم بێنرێ. بەڵێ بە هیوای فێستیڤالێکی باش سپاس دەکەم گۆڤ ئەحمەد سپاس کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من بووی زۆر سپاس.